سلااوتان لەبێ من کۆبان عەزەتم بەرنامەیەکی تایبەتتان پێشکەش دەکەم سەبارەت بە دەوڵەتی داهاتووی کوردستان وەروە سیستەمی حکومڕانی دەوڵەتی داهاتووی کوردستان مەسعود بارزانی سەرۆکهێرەمی کوردستان لە چەند بۆنە و کۆبوونەوەیەکدا باسی لەوە کردووە کە دەوڵەتی داهاتووی کوردستان دەوڵەتێکی فیدرالی پەرلەمانی دەبێت و دەوڵەتەکە دەوڵەتێکی نەتەوەیی نابێت دەوڵەتی تەواوی پێکهاتەکانە تەنها دەوڵەتی کورد نابێت تەواوی پێکهاتەکان لە خۆی دەگرێت لە سیستەمی حکومڕانی لە وڵاتەدا لەسەر ئەم پرسانە دەوەستین چەند میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر محەممەد عومەر مەولود شارەزا لە یاسای دەستوری بەخێر بێت دکتۆر وەرەوە دکتۆر عەبدولحەکیم خوسرە وەرەوە ئاسۆ کەریم نووسەر منەمەوێ دکتۆر عەبدولحەکیم لە جەنابتانەوە دەست پێ بکەم دەوڵەتی داهاتووی کوردستان کە دەڵێن کە سەرۆکهێرەمی کوردستان جەختی لێ دەکاتەوە دەوڵەتێکی فیدرالیزمی دەبێت یاخود فیدرالی دەبێت ئەو فیدرالیە چ جۆرە فیدرالیەک دەبێت ئایا فیدرالی جوگرافی دەبێت ئیداری دەبێت چ جۆرێک دەبێت یاخود نەتەوەیی خۆی سیستەمی فدرالی هەر سیستەمی فدرالیە جگە لەوەی کە سیستەمی فدرالی کە باوە لەسەر ئاستی نێودەوڵەتی و بەڕێز دکتۆر محەممەد عومەر مەولود شارەزاترە لە ئێمە لەو بوارە بەڵام فدرالیەتی شخصیش هەیە یعنی بڵێم بەو شێوازە کە پەیوەندی بە پێکهاتەکانەوەی کاتێک کە لە ناوچەیەکی جوگرافی تەواو جێگیر نەبن ئەوەی کە تەنانەت لەو مافانەی کە ئەمڕۆ بڵێن مافی پێکهاتەکان بڵاو کراوە دەکرێت ئێمە هەردوو جۆر دەستەبەرد بکەین بەشێکیان پەیوەندی بەوەیە بەو ناوچانەی کە دابەش دەبن لە چوارچێوەی هەرێمی فدرالی ئیتر کەرکووک لەوانەیە خصوصیەتی خۆی هەبێت دەشتی نینەوە خصوصیەتی خۆی هەبێت شنگال خصوصیەتی خۆی دەبێت و سلێمانی هەولێر دهۆک بەپێ ئەو شێوازەی کە هەیە ئەمە سیستەمی فدرالی بەم شێوازە دابەش دەکرێت جگە لەم حاڵەتە بەشداریکردنی پێکهاتەکان لە دەسەڵاتە باڵاکانی دەوڵەتی فدرالی و مافەکانیان بە شێوازێک دەستەبەر دەبێت بۆ نمونە ئەگەر باسی پێکهاتەی مەسیحیەکان بکەین مەسیحیەکان یان گەلی کلدانی سریانی ئاشووری دابەش بووینە نێوان دەشتی نینەوە نێوان هەولێر نێوان دهۆک و بڵاو بوونەوە ئەوانە لەوانە بەشێک لە مافەکانیان بەشێک لە مافە ئاینی و مافە مەدەنیەکانیشیان و پەیوەندی تەنانەت بە باری شارستانی ویتر هەر بوارێکی تر بێت لەوانەیە پێویستی بە سیستەمێکی تایبەت بێت بۆیە ئەم پرۆسەیەکی معقد و ئالۆز دەبێت لەو چوارچێوە بەڵام وەکو دەوڵەتێکی فدرالی دەبێت بەڵێ مەبەستت لە ئالۆزەکەی چیە سیستەمێکی مەبەستم ئالۆزی بە ینی تعقیدەکە لەوەدا دەبێت زۆر بە وردی ئێمە دابنێن بۆەوەی بە تەواوەتی مافەکانیان دەستەبەر بێت چ لە چوارچێوەی هەرێمەکان کە دروست دەبێت و شێوازی داڕشتنی و تایبەتمەندی هەر هەرێمێک بۆ نمونە کە باسی کەرکووک دەکەین کەرکووک تایبەتمەندی خۆیە لەوانەیە پێکهاتەکانی کەرکووک ڕێکەون لەسەر جۆرێکی دەستور تایبەت بێت بە خۆیان جیاواز دەبێت لەو دەستورەی کە لە دەشینینەوە یان لەو دەستورەی کە لە ئەوە دەبێت جگە لەو دەستوری دەوڵەتی ئیتیحادی دەبێت بەم پرینسیپە سەرەکیانە مافی هەموو پێکهاتەکان دەستەبەر بکات و دەسەڵاتی تەواویان بداتێت کە بەشدار بن لە چوارچێوەی دەسەڵاتە ئیتیحادیەکان و شێوازی دەستەبەرکردنی مافەکانیان لە چوارچێوەی هەر هەرێمێک کە تێدانە ئەمە ینی وەکو مەبدەئێکی سەرەکی ئەمە خاڵی دووەم ئێمە تەجروبەیەکمانە بووە تەجروبەی دەوڵەتی ئیتیحادی عێراق لە تەجروبەی دەوڵەتی ئیتیحادیان دەوڵەتی فدرالی عێراق ئەو دەستورەی کەدانرا کۆمەڵێک کەم و کوڕی تێدا هەبوو ئێمە دەتوانین زۆر بە وردی تەجاوزی زۆربەی هەرە زۆری ئەو خەلەل و گرفتانە بکەین کە لەو دەستورە هەبوو و هەڵەکان لە دەستوری هەرێمی کوردستان دەستوری دەوڵەتی فدرالی کوردستان دووبارە نەبێتەوە ئەمەش خاڵێکی ئەساسیە کە ئێمە دەتوانین کاری لەسەر بکەین باش دکتۆر محەممەد وەکو دکتۆر عەبدولحەکیم باس کرد تایبەتمەندیەکی تایبەتە تێ لە یاسای دەستوری دەکرێت لەو حکوومەتە فیدرالیەی کە باس دەکرێت هەرێمەکان لەسەر ئەساسی نەتەوە و ئاینەوە دابەش بکرێت سەرەتا پیرۆزبایی لە میلەتی کورد و لە خەڵکی کوردستانەکەم بە بۆنەی هاتنی 25 نۆ کە ڕۆژی ڕەفراندۆمە و بەڕاستی ڕۆژێکی مێژوویە لە مێژووی میلەتی کووردا
وإما صد صار دتوسين وصد صار إما شاوري أو رجاء كين أم جال برا أو هلا قوزمه دعوة لهمو كرديش كم يعني همو كرديك وهمو كردستانية كبشداري لم رفراندو بكن بو أوي إما سارنوسي خومان دياري بكين بو أوي إما رزقار بين لو توسانوي كواسط صار بسر ما اندادي حكومة يكلد وياك كان العراق دمان توسيرنا وهركس بنوعك همو ما تجربة كردن وهمو شيان فشليان هنا لوي كوا حقي ملتي كرد بدن لبر أو يعني أمر روجة ميجوية ودبيها مو ما بشداري اللي بكين والسبارة ببرسياركي جنابت طبيعي إما يعني خوشبختانة كوا سركدايتي سياسي كرد استوى يعني هستي بو كردية كوادبي سيستمي حكمراني ده هاتو للعراق لكردستان ببورا أبي بشوي شوابية كوا ما في همو بيك هاتا كان ضامن بكاتن لبر أو طبعا ويعني معلومي جنابي شتانا كوا سيستمي فيدرالي يعني كخوي بريتيا لا مركزي سياسي يعني لا آسي لا خويا برسترين سيستم كوابت وهني ما في بيكاتا كان ضامن بكاتن أمزا لبر أو طبعا وكو دكتور عبد الحكيم اما جاي لبوكرد بجواني اما بيكهاتي كردستان ودابشبوني بيكهاتا كان لكردستان زور زار هي يعني بفي جغرافيانيه زور زار هي تيكراويك هي يعني مثلا وكو بحثي كل يعني برا سريان وكردوانا كان ليك زينينا لزور زيغانا يعني يك ناوسيه دياري كراويانيه امجا ليره أوي كمان يعني لأزموني فيدرالي تيجي يشتبمو أوي كمان خين بيت موا يعني سيستمي فيدرالي سيستمي شي دياري كراو نية يعني كوا نموذج شي محددي هبيتن وإنما يعني حسب طبيعتي أم دولتين أم ناوتية دادا مزرية أم جاء لبرأوا باشور كرسان أجر رخصة بدي أجر درفة بدي طبعا ليرة دا من دمي أما جبوبكم كوا بقناعتي من سيستمي فيدرالي دا هاتو سيستمي حكمراني بيش أوي باسي فيدرالي بكين لهاليم كردستان سيستمي حكمراني طبعا إما يعني سيستمي حكمراني من هي وروالتي دولة شكل الدولة من هي يعني لقانون دستوري أم دوشتا جاوازة سيستمي حكمراني يعني علاقة بديمقراطية بس سيستمي ديمقراطية وشكل دولة علاقتي بويا آية نظامي أم دولتك موحدة يكبوها يعني دولتك اتحادية فيدرالي أمزا ليرة دا يعني اما اوي كوا دي بيستينو دي بينين لسركداتي السياسي خومان يعني كوا الين يعني ابي سيستمي داهاتو لكردستان سيستمي شي ديمقراطي بي برلماني بي يعني اما علاقي بس سيستمي حكمراني هي وابي فيدرالي بي كوا علاقي بشكل دولته وهي امزا ليره دا يعني طبعا بالنسبه لي شكل دوله يعني سيستمي فيدرالي سيستمي شي بيش كوتوا ودتواني ما في همو بيك هاتا كان تامين وضامن بكا من بحكم أوي دراسة كم دكتوراه كم لبيروت تواو كردية طبعا لبنانيش يعني بيكاتي زورة وتعددي قومي وديني تيدايا طبعا برام لبر أوي بيكاتكاني يعني جيجاي دياريانية نظام كتير يعني اختيار كده في الفيدرالية الشخصية فيدرالية كسايتي يعني ملتا كان تيكرن يعني بيكاتا كان تيكرن لبر أوي فيدرالية جغرافية لبو أوي ناكريتن جيب زينا بي لبر أوي تيكراوي هي مثلا فيدرالية إدارية لا فيدرالية إدارية أما هلية قانونية نابي بري فيدرالية إداري مثلا لا مركزية إداري هي بلا فيدرالية إدارية فيدرالية هموي نظامة سياسية لا مركزية سياسية يعني بعد ذلك لما مستكان بداخل أمشتألين بلام أول راسنية فيدرالية إداري موجودينية فيدرالية هموي نظامة سياسية فيدرالية هرمي كردستان بانقشي بودكات زورة فيدرالية يعني بقناعتي من فيدرالية سياسية وأم فيدرالية سياسية كوالا هرم كردستان بانك شيء لبو ذكري دتواني بتنجورك وكو دكتور إشارتي لبو كرد بتنجورك تطبيقي بكي بيادي بكي مثلا لبعضنا وكو كركوك مثلا أتواني يعني أما بس على لسر أساس جغرافي فيدراليتي بديه بكي هرمك ضمني دولتي كردستان
وبعضی لە جێیەکان کەوا یعنی پێک هاتەیەکی تێدا هەیە بەڵام یعنی جێگایەکی گەورەی تێدا جێگایەکی گەورەی نییە و لەوانەیە تێکەڵاوی تێدابی وەکو مەسەلەن برا مەسیحەکانمان لە عنکاوە لە هەولێر یعنی ئەمە یعنی وەکو بڵێ ئەمە بێ بە ڕێگای فیدراالیەی شخصی جێبەجێی بکەی مافەکانیان وە خۆی لە نهایەتە مهمترینشت ئەوەیە کە تو مافی ئەو پێک هاتانە زامن بکەی یعنی و لێرەشدا من دەمەوێت ئاماژە بەوە بکەم یعنی ئێمە دەتوانین یعنی ئاماژە بەوە بکەین کەوا نظامی حکوم ئەگەر هات و مافی پێکهاتەکان یعنی مصداقیەتی هەبوو ئەوە ئیتر یعنی مهم نییە بەم شکلە بیان بەم شکل مهم ئەوەی مصداقیەتی هەبێت. دکتۆر ئەو هەرێمانەی کە دیاری دەکرێن باشە دەکرێت لەسەر ئەساسی دێمەوە سەرەوە پرسیارە دەکرێت لەسەر ئەساسی نەتەوە و ئاین بێت لەسەر ئەساسی نەتەوە و ئاین بە قەناعەتی من کاک گۆڤەن بە نسبەتی هین فدرالی یعنی فدرالیت لەسەر ئەساسی نەتەوەی لە کوردستان بەسم لە هەرێمەکان لە هەرێمەکان یعنی ئێمە سەیری پێکهاتەکانی کوردستان بکەین لەوانەیە یعنی لەسەر ئەساسی نەتەوەیی زۆر زەحمەتە چونچێ یعنی نابینم نەتەوەیەک لە منطقەیەکی دیار کەوا زۆر وجودی هەبێ بە یعنی 180 بێ یان 190 بێ نییە هەمووی تێکەڕاوی هەیە بەس لەسەر ئەساسی مەسەرن برای یەزیدیەکان ئەستە لە وەسیقەی کە دەرچووە یعنی ئەمانە ئەتوانین لەسەر ئەساسێکی مەذهبی کە ئەوانە یعنی ئاینی یەزیدیە ئەتوانی فدرالیتێکیان لە بۆ زامن بکەی کە یعنی تایبەت بێ بەناوچەکەی خۆیان بەڵام لەسەر ئەساسی قەومی بقناعتي من لكردستان يعني لم أساسا مجال نية چونچه لبر أوي تو سيري تكويني مكونات كردستان بك سيري جغرافيا كردستان بك يعني طبعا نتوي كرد سائدة بلام نتوي تري شو بيكاتي تر هي بلام نتوي كانوا بيكاتا كاني تر وجودي دياريان نية لازمني مناطق لبر أو يعني فيدرالي كباسي دكي بيويستا جغرافي بي جغرافي شخصي يعني بقناعتي من أو يعني بله دكتور دقل مولاتان كاغاسوم ڕەشنووسی دەستورێک لە پەرلەمانی کوردستان هەیە ئیدی هەرێمی کوردستان کە بەرەو دەوڵەت بوون دەچێت سپەی ڕیفراندۆم دەکات ئەو ڕەشنووسی دەستورە کە بۆ هەرێمی کوردستان نووسراوە پێویستە بە چ شێوەیەک ئەو دەستورە تێپەڕێندرێت ئایا بە زووترین کات گۆڕانکاری بەسەردا بکرێت چۆن بێت وە شێوازی تێپەڕاندنەکەی چۆن بێت خۆی لە ڕاستیدا کۆمەڵێک خاڵ وروژ ژێنەران کۆمەڵێک پەرز بە بڕوای خۆم گرنگترین شت بەڕاستی لەو قۆناخەی ئێستادا ئێمە لەو ماوەی ڕۆیشت ئەنجومەنێکی باڵای ڕفراندەم هەبوو لە کوردستان ڕۆڵێکی گەرە گرنگی جێرا لەو سێ مانگەی ڕابردوودا بۆ سازدانی خەڵک بۆ ئەوەی ئەو پرسە ساخ بێتەوە و ڕووکو دەڵێن بەیانی خەڵکی کوردستان ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکا و چارەنووسی خۆی یەکلا دەکاتەوە لێرە وەکو پێشنیازێک ڕەنگە تەرحیشی بکەم ئەویش ئەوەیە پێویستە ئەو ئەنجومەنی باڵایە لە جیاتی ڕیفراندۆم ببێتە ئەنجومەنی باڵا بۆ سەربەخۆی لێرەوە یعنی ڕیفراندەمەکە کۆتایی پێدێ دەگاتە بەڵێ ئەنجومەنی باڵا بۆ سەربەخۆی یان چ ناوی لێ دەنێ مهمە شتێکی لەم بابەتە بێ ئەم بەڵێ کۆتایی پێدا چکە لەوەری ئامانجەکەی بەیانی دەگاتە ئامانجەکە بڵێ من دەڵێم قەزم ئەو ئەنجومەنە جارێک گرنگە بمێنێتەوە بەڵام بتاکیت ئەرکەکەی دەگۆڕێ قۆناغێکی دیکە دەست پێ دەکات چونکە ڕەنگە قۆناغی سەربەخۆی دەست پێ دەکات بۆ قۆناغی سەربەخۆی ئێمە یەکێک لەو شتانێک کە پێویستمان هەیە دەبێ دەستورێک هەبێ گرنگترینشت ئەوەیە لەو ئەنجومەنی باڵای سیاسیە لەسەر کۆمەڵێک مەبادی ڕێککەوتن لە نێوان لایەنە سیاسیەکان لە نوێنەرانی پێکاتەکاندا بکرێت لایەنە ئەو لایەنەی گرنگترین شت ئەوەی من هەستم پێکردووە بە تایبەتی لە وتارەکانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستاندا ئەوش ئەوەیە باز لەوە دەکات سیستەمە سیاسیەکە سیستەمێکی دیموکراتی بێ پەرلەمانی بێ فیدرالی بێ بالتأکید کە باز لەوە دەکرێت بالتأکید پێکاتەی کوردستان فرە پێک هاتەیە لە ڕووی نەتەوەیی لە ڕووی ئاینی
بالتاكيد بۆیە باز لە فیدرالی دەکرێت جگە لەوە خۆڕنگ مەرجیش نییە ئیلا تەنیا فیدرال لەبەر ئەوە بێ دەکرێت لەبەر هەندێک خصوصیاتی دیکەی ناوچەیش هەبێ. بالتاكيد دكتور عبد الحكيم باسي لو كرت مثلا رنجا سليماني جورك لخصوصياتي هبه كركوك جورك دهوك جورك لخصوصياتي خوي هي يعني بويا اما ببرواي من بحقت فكريه شي زور معقوله تواوي دنياش باتجاهي لمركزيه ضروع اقر من غلطنا بم حتى تنال لبري وبردن ده لدنيا بس لوي وانا بكرين بحريم بلي من داري باسي او ناكم جوري فيدرالي تكتشون بي رنجا من بيموايا او ايشيكي وردكاريه ايشيكي زور اكاديميانه ايشيكي زانستيانا اما بيوندي بولجنه دستوريه دبي كدواتر دادن دري بالتاكيد او رشنوسي دستور دكريس سودي لي ببيندري بلام او بو هريميشي فيدرالي لنا عراق دا داندرابو اما دستور تشتك مانوي بو دولتيك يعني راس هندك مبادئ هي بتايبتي لما فكان لازاديه كان هندك شتي دي كي قشتيهن بلي رنقه دكري سود لو رشنوس دستور ور بجري بلام ببرواي خوم دبي يعني جوازي كي زوري انتداد بتايبتي لو ما ويدا هندك گۆڕانکاریش بەسەر ذهنیەتی سیاسی داهاتووە ڕەنگە پێشتر لە کوردستاندا بازێک لەوە نەدەکرا کە سیستەمی سیاسی لە کوردستاندا فیدرالی بێ مثلا بۆ نمونە ئەمە شتێکی نوێیە کاکە ئەمە فکرەیەکی نوێ پێشتر شتی لەم بابەتە نەکرابوو جۆری فیدراالەکە من بە بڕوای خۆم پێویستە مصطلحك هي بيدا وتري الفيدرالية لا متماثل غير متماثلة لا غير متناظرة asymmetrical فيدراليزم مرجنية مثلا بو نمونة رنگ ناحية معين بيكاتيك زورينية مرج جوازي خصوصياتك تايبتي خوي هبه هندك صلاحيات شتي خوي تايبتي هبه مثلا جواز بالرنگ لناوچي كي ك ناوچي كي برفراوانا رنگ بو اما پەیوەندی بە تەقسیماتی ئیداری شەوە بێ ڕەنگە باشووری کوردستان کە دەبێ بە دەوڵەت ڕەنگە تەقسیماتە ئیداریەکانیشی بە شێوەیەکی دیکە ئاڵوگۆڕی تێدا بکرێن مەرج نییە بەو تەقسیماتە ئیداریەکە پێویستی بەڕێکەوتنی سیاسی هەیە بەر لە ئەوەی بچنە بە بڕوای خۆم ئەمە ئەوان ڕۆڵێکی گرنگ بۆیە پێویستە ئەو ئەنجومەنە بمێنێ و تەحویل ببێ بۆ شتێکی دیکە یعنی بۆ ئەو فترەیەی تا ئێمە ئەو فترە ئینتیقالی ئەمە فترەیەکی ئینتیقالی ئەبێ لە دوای 26 نۆ تا ڕۆژی جاردانی سربەخۆی ئەمە فترەیەکی ئینتیقالیە بوونی ئەم ئەنجومەنە باڵایە بۆ سربەخۆی من بە شتێکی زۆری لەوێدا دەکرێت کۆمەڵێک پرس چارەسەر بکرێن اینجا ئەمە بالتأكيد بو أوي شرعيتي شي بي بدري يعني شرعيتي قصدم بيويستا للاين برلماني كردستان وك برلماني شي هالبجاردرا ويان لمستقبل دا جاريش كهالبجاردني قشتي دكري بالتأكيد مساعدة قيلة سر بكري بالرسمي بناسرين أو أنجمنا باشا أمرو بيكاتا كان لقل أنجمني بالا ريفراندوم كوبونوا قلال ناميشي ياساي سياسيان واجو كرسبارت بما في بيكاتا كان کە دەچێتە نێو دەستوری شەوە پێتان وایە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ نووسینەوەی دەستوری دەوڵەتی داهاتووی کوردستان خۆی ئەمە زۆر گرنگە زۆریش گرنگە با من شتێک بڵێم کۆمیونیتەی ئابووری ئەوروپی لە سەرەتای نەوەتەکان کە یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە دواتر یەکێتی یۆغۆسڵافیا بەرەو لەبەر یەک هەڵوەشایەوە کۆمەڵێک دەوڵەتی تازە هاتنە کایەوە ئەو کۆمیونیتەی ئەوروپی نەیان دەزانی چۆن تەعامل بکەن بۆ ئاعترافکردن بەو دەوڵەتە نوێیانەی لە سۆڤێت با بڵێن لەسەر ئەساسی لەسەر با بڵێن ئەنقازی سۆڤێت دروست بوون یان هی ئیتیحادی یۆغۆسڵافی ئەوە بوو کۆمەڵێک مەعایریاندانە یەکێک لە مەعایرەکانیان ئەوە بوو پابەندبوون بە ڕێککەوتنامە نێو دەوڵەتەکان بە تایبەتی ئەوانەی مافەکانی مرۆڤ یەکێک لەوانەش مافی پێکهاتە کەمینەکان لە ناو وڵاتەکانی خۆیاندا ئەمە زۆر گرنگە بۆیە بەڕاستی ئەمە هەنگاوێکی یەکجار زیرەکانەیە هەنگاوێکە بەڕاستی هەر لە ئێستاوە بیرکردنەوە لەم شتە بۆ ئەوەی
دەوڵەتی داهاتووی ئێمە بۆ ئەوەی پێکاتەکان بە شێوەیەکی ئاشتیانە بەیەکەوە هەڵبکەن بۆ ئەوەی وەلایان بۆ ئەم دەوڵەتە هەبێ بەڕاستی ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی تەجروبەی نێشن ستێتی وڵاتانی دیکەی دەوروپشتی خۆمان دووبارە نەکەینەوە نێشن ستێت مەبەستم دەوڵەتە نەتەوەی سەردەست ئەلێرەدا کە تۆ ئەمە باز دەکەی ئەمە بەڕاستی بۆیە گوتم ئەمە بیرکردنەوەیەکی نوێیە لە ڕووی سیاسیەوە کە بەسەر فکری سیاسیدا هاتووە هیوادارین ئەمە زێتر پەرەی بدرێ پێ بدرێ و بخرێتە قالبێکی دەستوری دواتر پراکتیک بکرێت ئەوڕۆ سەرۆکچێریم ئاماژەی بۆ کرد کە دەیخەنە نێو دەستوری دەوڵەتی داهاتووەوە ئەم گەڵا نامێ دکتۆر عەبدولحەکیم عێراقی فیدرالی تەنها هەرێمی تێدا بوو هەرێمی کوردستان بوو دەوڵەتی داهاتووی کوردستان ئەو دەوڵەتە لەسەر بنچینەی هەرێمایەتیدا بەش دەکرێت یان لەسەر سیستەمی لامەرکەزیەت دەبێ لەسەر شێوەیەک دەبێ هەر خۆی ئەوەی کە هەر لە لژنەی باڵای ڕفراندۆم ئاماژێ پێکرد و جەنابی سەرۆکی شەمڕۆ دەوڵەتێکی فدرالیە کە باسی فدرالی دەکەین لەوانەیە ئەو تەقسیماتە ئیداری کە ئێستا هەیە وەکو خۆی دەبێتە هەرێمی فدرالی ئەگەر هاتوو یعنی طبعا مافی بەوەش دەدرێت کە چەند هەرێمێک بەیەکەوە بشنە سەر یەک چونکەوە حاڵەتێکی طبیعیە لە دەستوری هەموو وڵاتێکە دادەنرێت مەبدەئیەن ئەوەی کە ئێمە لە سەرەتاوە دەتوانین باسی بکەین دەشتی نینەوە خصوصیەتی خۆی دەبێت و هەرێمێکی سربەخۆ دەبێت وە پێشتریش برایانی کلدانی سریانی ئاشووری داوای حکمی زاتیان کردووە لە پرۆژەی دەستوری 2009 پەسەند کرا ئەم داوا ئێستا لە حکمی زاتی دەبێتە هەرێمێکی فدرالی هەروەها شنگال و ئەو ناوچەکانی ڕۆژئاوای دجلە لە ڕووی جوگرافیە ئەویش دەخرێتە سەر ئەم هەرێمە فدرالیە و ئەو پێکاتە ئیداری کە ئێستا لە کوردستان هەیە خۆی دەبێتە هەرێمی فدرالی ئەوەی کە گرنگە لە لای ئێمەوە تەنها بۆ زانیاری بینەران و بۆ بەڕێستانەوە وەکو ئەندامێکی لژنەی دەستوری کوردستان ئێمە نزیکە 74 مادەمان نووسی لە 2015 و تیایدا هەموو ئەندامانی لژنە بە بیرۆکەی دەستورێک وەکو نەواتێک بۆ دەوڵەتی سربەخۆی کوردستان دامانناوە تەنانەت زۆر جار لە هەموو شوێنەکان وشەی هەرێممان بەکار نەهێناوە وشەی کوردستانی عێراقمان بەکارهێناوە لە بڵێن لەو مەوادانەی کە بەکارمێن جگە لەمە بەشێکی زۆر لەو خاڵانەی کە لەم بەیاننامەی ئەمڕۆ دەرچوو لە مافە کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەکان و ینی مافەکانی پێکاتەکان لە چوارچێوەی دەستوری یان ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان دانراوە و تەنانەت دەواازەیەکی تایبەتی بۆ دانرابوو خۆشیان نووسی بوویان و بەشێکی زۆر لەو خاڵانە دووبارە هاتە ناو ئەم بەیاننامەی کە ئێستا ئەمڕۆ دەرچوو بۆیە پێشتر بیرۆکەی ئەوە هەبووە کە چۆن بکرێت ئێمە زەمانەتی مافی پێکاتەکان بکەین بە شێوازێک کە ڕۆلی خۆیان ببینن ئەمە خاڵی دووەمەوەیە دەبێت ئێمە کە باسی دەوڵەتی فدرالی دەکەین هەڵەیەکی بەغدا دووبارە نەکەینەوە ئەویش دەبێت حکوومەتی ئیتیحادی کە دروست دەبێت یان دەسەڵاتە ئیتیحادیەکان دەبێت دەسەڵاتێکی حیادی بێت واتە دەسەڵاتێکی حیادی نێوان هەموو دەسەڵاتەکان چونکە سەروەری لەسەر ئاسی ناوخۆیی دابش دەبێت و یەک سەروەری هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی کە دەسەڵاتی ئیتیحادی کاری لەسەر دەکا و ئەم دەسەڵاتێکی دەتوانین بڵێم وەکو باسم کرد بێلایەن بێت و لە چوارچێوەی بەرژەوەندی هەموو هەرێمەکان جگە لەم خاڵە لە بنەمایی تەواوکاری ئابووری واتە تەکاملی اقتصادی دەبێت کاری لەسەر بکرێت ئەوە نییە بڵێن هەر هەرێمێک ئیتر ڕاستە تایبەتمەندی خۆیان هەیە بەڵام تەکاملی اقتصادی بەنسبەت دەوڵەتی ئیتیحادی لە هەمووی گرنگترە و زۆریش بە وردی دەبێت مامەڵی لەگەڵ بکرێت ئێمە دەبینین ئێستا بڵێن یەکێتی ئەوروپا لەسەر بنەمای تەکاملی ئەوروپی ئەو تەکاملە ئابووریە یان دەتوانین بڵێن هاوکاری یەکتر لە بواری ئابووری بۆ مای هاوکاری یەکتر لە بواری سیاسی واتە تەتەوڕێکی نەوعی بۆ دروست بوو تەنانەت بڕیار بوو دەستورێکی یەکێتی ئەوروپا دامنرێت بەرەو فدرالیەت بوو تەمان دوو ئەتیجا هەیە لەوێ ئەتیجاهی نێوان حکوومەتەکان هەیە و تیجاهی فدرالی هەیە بەڵام بە شێوازێکی گشتی بۆ نمونەیە دێنین ئێمە کە بیر لە دەوڵەتێکی اتحادی دەکەینەوە دەبێت بنەمای تەکاملی ئابووری لەو دەوڵەتە لە زهنی ئەو کەسانە بێت کە دەیانەوێت ڕەشنووسی دەستوری دەوڵەتی سربەخۆی کوردستان
دابنێن و بەداخەوە ئەم حاڵەتە ئێمە لە دەستوری عێراقیمان نەبینی بۆیە ئێمە لە سەرتاوە بەرە و سربەخۆی ئابووری ڕۆیشتین چونکە دەمانزانی ئەو حکوومەتێک کە هەیە ئەو دەسەڵاتانەی کە لە بەغدا هەیە دەسەڵاتێکی نێوەندگیر نییە دەسەڵاتێکی حیادی نییە دەسەڵاتێکە خۆی بەتەرەف دەزانێت لە کێشەکان و پرسەکان ئەگەر نا تۆ دەسەڵاتێک دروست ببە دەسەڵاتێکی اتحادی کە حیادی با نێوان هەموو بەشەکانی دەوڵەتی عێراق وای دەکرا بۆ نمونە کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لەوانێ زۆر بە ئاسانی چارەسەر ببا لەوەی کە بەو شێوازە بیری لێکرا بۆیە ئەمە فەلسفەی دروستبوونی دەوڵەت ئێستا دروست بووە و ئاماژەی پێکرا لەوەی کە دەوڵەتێکی مەدەنی ئێمە دروست دەکەین بەسەرەتا یعنی لە چوارچەوەی هەموو ئەو پرەنسیپی دیموکراسیەت و وەفرەی و پێکەوە ژیان بەڵام دەوڵەتێکی مەدەنی ئەساسی ئەو بیرۆکەیان ئەو فەلسفەی کە دەمانوێت لە سەرەتا دەوڵەتی کوردستاندا لە نێو لیژنەی نووسینەوەی ڕەشنووسی دەستوور بوویت کەمێک کێشە لە نێو ئەندامانێک هەبوو کە ڕەشنووسەکە بە تەواوی کۆتای پێنێنرا و تێنەپەڕێنرا لە دەوڵەتی داهاتوودا ئەو کێشانە ڕوبەڕووتان دەبنەوە ئەمە پرسیارێکی گرنگە خۆی بە تەواوەتی کێشە نەبوو لەوانەیە دەتوانم بڵێم لە کە گەیشتی نەمافی پێکاتەکان ئێمە مافەکانمان تقریبان هەموو مادەکان تەواو بوو بەڵام ماوەی لیژنەی دەستوری کۆتایی پێهات و پێویست بوو پەرلەمان دووبارە متمانەی پێ بدات و ئێستا لە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان و تەنانەت لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم باسی ئەوە کراوە بە تایبەت ئەو ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی کرا دوایین ڕێکەوتن یەکێک لە خاڵەکانەوەیە کە پێویستە یاسای بڵێن لیژنەی دەستوری هەموار بکرێت و پێکاتەکانی ئیزافە بکرێت و تەنانەت بڵێن فراوانتر بکرێت لەوەی کە ئێستا هەیە بۆ ئەوەی ڕەشنووسی دەوڵەتی سربەخۆی کوردستان دابنێن ئەمەیەک و دەکرێت یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش هەموار بکرێت بۆ ئەوەی دووبارە ماف بە خەڵکی کەرک و خەڵکی دەشتینینەوە خەڵکی شنگار ناوچەکانی تر کە ئەندامێتیان هەبێت لە پەرلەمانی کوردستانیان لایەنی کەم ئەو پەرلەمان انتقالیەی کە ئێستا دروست بێت بەشێک لەو خلافاتەی کە تەنانەت نوێنەری پێکاتەکان بڵێن ناڵێم خلافیان هەبوو بەڵام لەوانەیە تێبینیان هەبوو لەسەری ئەمڕۆ لەم بەیان نامەیە بینیم پەسەند کراوە باش و زەمانەتێکی زیاتری چونکە تۆ کاتێک کە دەستور بۆ هەرێمێک دادنەی لەوانەیە نەتوانی هەموو داواکاریەکانیان لە چوارچێوەی دەستوری هەرێمێک کۆ بکەوە بەڵام کاتێک کە دەبێت دەوڵەتێکی فدرالی و ئەم جۆرە تەقسیماتی کە ئێستا لێرە باسکرا ئەمە لەوانەیە زەمانەتی زیاتر بێت و کاری زیاتری لەسەر بکرێت یەک نمونەیەکی بەسیط دێنم بۆی پێش ئەوەی بڵێن کۆتایی بە قسەکانم بێنم ئەوەیە چونکە پێشتر لەسەر دەشتینینەوە ئیشمان کردووە بە وردی دەشتینینەوە پێکاتی مەسیحی خۆیان بە ناوچە و بە زێدی خۆیان دەزانن بەڵام وەکو باسم کرد بڵاو بوونەتەوە لەوێش لەبەرەوەی ئەوان زۆرینەیەک پێک دێنن لەگەڵ برا شەبەکەکان و کوردی شەبەک و کوردی کاکەئی و کوردی ئێزیدی و ئەم پێکاتانە دەکرێت لەوێ جۆرێکی سیستەم ڕێک هاوشێوەی ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێکرد سیستەمێکی لوبنانی بێت بۆ چونکە دەکرێت تەنانەت لە دەسەڵاتی تەشریعیش نزبەی کورسیەکانی بۆ دابنەی بۆ ئەوەی بڵێ بۆ ئەوی گۆڕانکاری لە ڕێژەی دانیشتوان دەکرێت چونکە پێکاتێک لەوانەیە ڕێژەی دانیشتوانی زیاد بێت پێکاتێک ڕێژەی دانیشتوانی کەم دەبێت ئەمە زەمانەتێک دەبێت بۆەوەی کە خەڵکەکە دووبارە بگەڕێنەوە سەر ناوچەکانیان. دکتۆر محەممەد دێنێ سەر محکەمەی فیدرالی ئەرکی محکەمەی فیدرالی چی دەبێت بۆ پاراستنی دەستور؟ زۆر سپاس بەڕاستی یعنی مەوزوعێکی بابەتێکی زۆر گرنگە دادگای فیدرالی بەڵام پێش ئەوەی کەوا بەحسی ئەو بابەتە بکەین کاگاسۆ مەوزوعێکی گەورەی ورژاند و منیش بەڕاستی ئێستا فکرەکە یعنی طبعا لە بۆ تەطویری ئەو شتە ئێمە ئەنجومەنی باڵای ڕفراندۆم وەکو فەرمویان یعنی بە ئەنجامدانی ڕفراندۆم ئەرچی ئەم مەرحەلەیە ئەم قۆناغی تەواوە بێ من لێرەدا پێشنیارەکەم خۆی ڕێگاکانی دروستبوونی دستوریان دامەزراندنی دستور یەکێکیان ئەوەیە کۆمەڵەی دامەزرێنەر ئەبێ دایمەزرێن دستورەکە دامەزرێت دستور دادەمەزرێت تەسیس دەبیتن وەکو یاسانیە کە دادەندرێ یعنی ئەمە هەمووی عیباراتی قانونیە و هەر یەکێک معنای خۆی هەیە فلێرە من دەڵێم یعنی ئەمە وەکو پێشنیارێکە دەتوانین ئەو هینە ئەنجومەنی باڵای ڕفراندۆم
فراوانتر بکرێتە کۆمەڵەی دامەزرێنەری دستوری دەوڵەتی کوردستان باش يعني أما طبعا فراوان بكري وبكرة يعني لوانية أمانة طبعا زياتر يعني همو بيك هاتا كان تدايا وفراوان تر بكري يعني لم حالته همو بيك هاتا كان ومصداقيتي كان لا بيادمي ثقيه كان لا بيادمي مطمئن من كوا هميان تمثيل كراينا نونالاتيان هي لومينا وما فكانيان ضامن بوا باش دين سر بسيارك من أول طبعا مسألة دادقاي فيدرالي براسي من دم آماجي تريج بكم يعني تمنى دكم دادقاي فيدرالي إما وكو دادقاي فيدرالي بغداد نبيه دي مسألة واش عندما بيوسكي براسي ليرة من أوهل دقوزموا دادقاي فيدرالي عراق يعني نمونية شوايدا نموذج شواي بيشاندا براسي سقي كسي بيانا ما لياسان آسان ياسان آسان وما فرولان كسي سقي بيانا شو شيء لبرا أوي نهائيا التزامي بدستورنا كرديا وأم بريانا كدريا كاتن هموي لسر مزاجي طبقية سياسي معينة يعني أما يعني مصيبتها زور مصيبتها كاتشنيك بو حالي دادگای فدرالی هي كاتا بيوستا دولتي دهاتوی كردستان چی بکات دولتي دهاتوی كردستان طبعا من امر سيرم كرد لموسيقى سياسيه كدرسوها لم قال عليك كراوه يشكل برقكاني اوي دلي تمثيلي بيكاتا كان لدادگای فدرالي اما شتي زور تاكا شتێکی زۆر چاکە ئەمەش یعنی خاڵێکە لەوەی کەوا سیستەمی فیدرالی جێبەجێبێ چونچی ئەم نوێنەرانە ئەم پێک هاتانە هەمووی نوێنەری هەیە لە دادگای فیدرالی و طبعا خۆتە زانی بڕیارەکان ئەبێ بە یعنی بعضێ بڕیار هەیە لە دادگای فیدرالی ئەبێ بە دوو لەسەر سێ دەربچێ بعضێ دادگای فیدرالی هەیە دەبی دەڵێ بە ئیجماع دەبی دەربچی بعضێ بڕیار هەیە ئەمجا لەبەر ئەوە یعنی ئەگەر ئەم پێک هاتانە تەمسیل بکرێن لە دادگای فیدرالی یعنی ئەوەش یعنی زەمانەتێکی زۆر چاکە لە بۆ ئێوە مافەکانیان گەرەنتی بکە لێرەدا من ئاماژە بە دادگای فیدرالی سویسری ئەەکەم يعني لدادگای فيدرالي سويسري طبعا سويسرا دولتي فيدرالي زور كونا اتواني بلي يعني يكم دولتي فيدرالية لناحي تاريخي يعني فيدرالي أمريكي زور مهمة بلام لناحي تاريخي فيدرالي سويسري زور لهزار ودوسته أون نظامي اتحادي هبوا سويسرا طبعا لا دادگای فيدرالي سويسري دبي همو بيك هاتا كان تمثيليان هبه همو زمانه كان تمثيل طبعا شوار زماني مهم هي لسويسرا يعني لهيني سويسرا طبعا زماني يكميان زماني ألمانية يعني زوري نكي فرنسية إيطالية رومانشية دبي أوانا هميان تمثيليان هبه لدادگای فيدرالي أمجا ليرة لكردستان إيما بو جيبجي كردني أو بيادة كردني أو دبي همو بيك هاتا كان حسب نسبة خويان نونريان هبي لم دادگايا وبرياركانيش أبي بنسبة معين دربتي بو أوي ما في بو أوي يعني أو ضمانتي محافظي دستورة ضمانتي تطبيقي دستورة لبر أوي يعني مهمترين وثيقة لدولتي فيدرالي دستوري فيدرالية أبي يعني طبعا وشيش ضماني أكاو حماية دستور دكا دادگاي فيدرالي باش كاغاسو دەسەڵات لە نێوان سەرۆکایەتی لە نێوان سەرۆکاتی پەرلەمان یاخود پەرلەمانی کوردستان لە نێوان حکوومەت لە نێوان ئەگەر ئەو سیستەمە چ هەرێمایەتی بیت لە مەرکەزیت بی پێویستە چۆن دابەش بکرێت دیسان دەگەڕێمەوە بۆ ئەو لەو چەند ڕۆژەی ڕۆی لەو ماوەی ڕۆیشت هەمیشە تاکیل لەسەر ئەو مەقولانە کراوەتەوە سیستەمەکە دیموکراتی دەبێ پەرلەمانی دەبێ فیدرالی دەبێ ئەم سێشتا زۆر گرنگن کە تۆ دەڵێی سیستەمەکە پەرلەمانیە واتە لە نێوان هەر سێ دەسەڵاتەکەی یاسادانان جێبەجێکردن دادوەری دەبێ جۆرێ لە هاوسەنگی هەبێ دووەم دەبێ هاریکاری یەکتریش بکەن فەسڵەکە ینی یەکتر جیانین ینی جیابوونەوەکەیان جیابوونەوەیەکی نسبیە بەڵام دەبێ ئەوانە یەکتر چێکەکەن ینی هەم چاودێری یەکترەکەن هەم هاوکاری یەکترەکەن ئەمە بەڵام دەبێ هاوسەنجی لە نێوان ئەمانە هەبێ دیارە بتەکیید کە سیستەم پەرلەمانی بوو دەسەڵاتی جێبەجێکردنەکەی دوولقەیە ینی دوولکە لە سەرۆکی دەوڵەت پێک دێ لەگەڵ حکوومەت اینجا بۆ سیستەمی پەرلەمانیش دیسان وەکو پێشتریش دکتۆر باسی سیستەمی فیدرالی کرد کە یەک نەموزەجی نییە دەکرێت
وەکو من کۆمەڵێک تەجاری با بڵێن شتم دی و دەساتیرم تەماشا کردووە دەکرێت دیسان بە شێوەی جیاجیا لەسەر ئەو مەوزوعە کەم و زۆری دەسەڵاتەکان دابەشکردنی دەسەڵاتەکان لە بینی هەردوو لەقەکەی دەسەڵاتی جێبەجێکردن ئەمە خازعە بۆ دەستور و بۆ ئەو ئیتیفاقیە هەندەی من ئاگام لێبێ و من کۆمەڵێک دەساتیری وڵاتانم دی تەماشا کردووە لەو ڕۆوە بۆیە من پێم وایە گرنگترین شت ئەوەیە تەثبیتکردنی ئەوەیە سیستەمەکە دیموکراتی بێ دوو کۆماری بێ و فیدرالی بێ و پەرلەمانی بێ بالتأكيد كأمش بو مادام باس لفيدراليت كركوا تتو كومالجي كرديش كومالجي شي فرا بيكاتي خوي كومالجي شي تعدديشة كأمانة بو بالتأكيد ده صلاتي ام دستو او دستك للرجاي هالبجاردني ناو بناوي قشتيوا بالتأكيد أمانة همو دبي لدستوريك دا كاكا كوفان تنظيم بكريا بالتأكيد ئەمە وەنەبێ بالتأكيد ئەوە هەمووی بە یەکجار بێتەکایەوە ئەم پرۆسەیە بە بڕوای خۆم بۆیە پەلەپەلیشی ناوێ بە بڕوای شخصیم لە قۆناغی ئینتیقالیدا بۆیە هەر باسی ئەوەم کرد دەبێ ئەو ئەنجومەنە باڵا سیاسیە بمێنێ لەبەر ئەوەی چونکە زۆر شت دەتوانێت لەوێدا حەل بکەێت مەبەست لەوێ لە دوای ڕیفراندۆم تاوەکو سەر بەخۆی ئەمانەوە قۆناغێکی ئینتیقالیە کۆمەڵێک شتی دیکە هەیە کاکە خۆ هەر بەس ئەوە نییە کۆمەڵێک ڕەنگە بنەمای دیکەی بە دەوڵەت بوون هەیە پێویستیان هەیە لە چکە پرۆسەی بە دەوڵەت بوون پرۆسەیەکی داینامیکیە دەکرێت تەکامل بکرێ لە قۆناغی ئینتیقالی بەلانیکەمەوە کۆمەڵی مەسائلی دیکەش هەیە لەم چارەسەر بکرێن ئەمە لە چ ڕێگەیەکە ڕەنگە بتوانێت چارەسەر بکرێ لە ڕێگەی ئەو ئەنجومەنی باڵای کە دکتۆر ناوێکی لێنە بەڵام جەوهەرەکەمان یەکە یعنی من بۆ خۆم شخصیان پێم وایە ئەوە هەمووی ئەنجومەنە باڵا سیاسیە کار بکە لە قۆناغی ئینتیقالی باشە ئەی دەسەڵاتی لا مەرکەزیەکان چۆن بێت سەر بەخۆی جار دەدرێ بڵێ کاگاسۆ دەسەڵاتی لا مەرکەزیەکان چۆن بۆ منە پارێزگار ئەنجومەنی پارێزگا چ جۆرە دەسەڵاتێکیان هەبێ دەسانی چۆن خۆی من قسەیەکم کرد گوتم نەموزەجێک هەیە با من نەموزەجێک باز بکەم مەسەن بۆ نمونە لە کەنەدا ئەوەی لە واقعی هەرێمی کوردستان هەیە ئێستا کە دەچین بۆ دەوڵات تۆ سیرکە تۆ لە کەنەدا سیستەمێکی فیدرالیان هەیە بەڵام ئەو دەسەڵاتانێک کێبک هەیتی مقاتعەیەکی کەنیتی حەزەکەم بۆ ئەوی ئەمە بزانانی یعنی پێدراوە کەواتە فیدرالیە بەڵام ئەم ئەقلیمێ هەیە لەگەڵ ئەم ئەقلیمێ هەیە دەسەڵاتەکانی جیاواز ئەمە پێوترێ ئەگەر من هەندە من غەڵەت نەبم پێی دەوترێ ئەسیمتریکال فیدرالیزم بە ئینگلیزیەکەی بە عەرەبیەکەی دەبتە الفیدرالیە اللامتەماثلە اللامتەشابهە شتێکی لەم بابەتە دەکرێت ئەو خصوصیاتێکی تایبەتی خۆمان دەبێ یعنی ئەو خصوصیاتە ڕەنگە مەسەلەن بۆ نمونە بە ئەوها بڵێم ئەگەر ئەوە با بڵێن من جارێ من نازانم ئەمە ئیشی دەستوریەکانە مەسەن بۆ نمونە ئەگەر هاتوو پارێزگای دهۆک بوو بە هەرێمێکی فیدرالی باوا من قسە بکەم کەرکووکیش هەرێمێکی فیدرالی کەرکووک خصوصیاتی تایبەتی خۆی هەیە لەبەر ئەوەی تورکمانی تێدا دەژی عەرەبی تێدا دەژی بەشێکیش لە کریستیان و کوردیش لەوێ زۆرینەیە بەڵام خصوصیاتێکی تایبەتی خۆی هەیە لەبەر کۆمەڵێک ئەسباب بۆیە مەرج نییە ئەو دەسەڵاتانەی بە هەرێمی کەرکووکە درێ هەمان دەسەڵات با بڵێن بە هەرێمی شنگال بدرێ یان بەئی دەشتی نەینەوا بدرێ یان چوزانم یعنی بە هەر حاڵ بۆیە ئەمە دەکرێت نمونەیەکی دیکە مەسەن ئێمە لەو شاری هەولێر مەسەن عنکاوە خصوصیات تایبەتی خۆی هەیە ئایا چ جۆرێک دەبێت مەسەلەن بۆ نمونە خۆ مەرج نییە کۆمەڵێک مستەوایات هەیە کۆمەڵێک ئاست هەیە کاکە کۆمەڵێک ئاستی لامەرکەزیەت هەیە کۆمەڵێک ئاستی لامەرکەزیەت دەکرێت لە شوێنێک پانتاییەکی بچووکە دانیشتوانەکەی زۆر نییە خۆ بەڕێوەبەریەک بێ یعنی ئیدارەیەکی زاتی بێ یعنی بەم شکڵە ناوچەیەکی دیکە ڕەنگە خصوصیاتێکی تکەی هەبێ بۆیە ئەمانە بەڕاستی بەڕای خۆم ڕەنگە لێرەدا ساخ نەکرێنەوە ئەمە با بڵین ئەمە ئیشی زێتر بەڕاستی ئەوانەی کارناس و ئەکادیمی و لێزان و دەبێت ئەمە کۆمەڵێک فاکتی
جیۆگرافی حتا ئاماریان لە بندەست بێ بۆی بتوانن بە جوانی بتوانن شتێک بن بەڕاستی سبەینێ ئێمە لی پەشیمان نەبینەوە بۆ ئەوەی نموزەجێک لە ناوچەکەدا مەزرێنین وەکو وتم لە پێشتریش نموزەجی نێشن ستێتی دەوڵەتە نەتەوەی سووریا و عێراق و تورکیا دووبارە نەکەین سەرڕای ئەو جیاوازەیە کە دەسەڵاتەکەی بە پێی خصوصیات کە پێی دەدرێت باشە بەڵام ئەو جۆرە لا مەرکەزیەتە چ جۆرە دەسەڵاتێکیان پێ بدرێت مەبەستی من لەوەیە چ ئەنجومەنی پارێزگار بێ قوربان ئەمە دەستور دیاری دەکا ئەمانە هەمووی دەبێ بە دەستور ڕێک بخرێ یعنی من ناتوان من ئەستا لە خۆمەوە بەڵام گرنگترین شت هەیە ئەو مەبدەانەی لەسەری ڕێککەوتن لا مەرکزیت دەکرێت لە نێو هەرێمی کوردستان گرنگترین شت بۆ تو ئەگەر بگەڕێەوە بۆ ئیتفاقیاتی دەولی ئەگەر من هەڵە نەبم یەکێک لەو شتانەی کە لە پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافەمەدەنی و سیاسیەکان لە مادەی 27 ئیقرار کراوە پەیوەندی بە کەمینەکانەوە هەیە ینی بەستم کەمینە مەبەستم ئەوەی لە ڕووی ژمارەیە ها من مەبەستم ئەوە نییە کەمینە بە مانایشکە لێک نەدرێتەوە بە مانای سلبی لێک نەدرێتەوە بەڵکو مەبەستم لەو پێکاتەیە کە لە ڕووی ژمارەوە لە چاو نەتەوەیەکی دیکە کە پێکاتەیەکی دیکە کە ژمارەی زۆرینێ مەسەلەن بۆ نمونە لەوێ گرنگترین شت باز لە چی ئەکرێ لە مافە کللتوریەکانیان نەکرێ کللتوری خۆیان پەرە پێ بدەن بە زمانی خۆیان بخوێنن و ناسنامەی خۆیان بپارێزن هەروەها مافی دیکەی ئیداری مەسەن ئەوان لە ناوچەیەکی معینەوان زۆرینەن مەسەلەن بۆ نمونە من لە هەندێک شوێن لە ئەمریکا شتێکی پێڵێن ریسێرف ئەگەر من غەڵەت نەبم دیسان وەکو مەحمیەیەکە لەو مەحمیەیە مەسەن تو هەموو کەسێک ناتوانێت بچێ عاردی لێ بکڕێ بەڵێ یعنی خصوصیاتی تایبەتی خۆی هەیە ئەمانە بڵێ دەبێ بۆیە دەبێت دەراسیکی تایبەتی بکاتم زۆر نەما دەبێت بەشی بکەم بۆ میوانەکانی کەشکاک عەبدولحەکیم چ شتێکی دیکە هەیە جگە لە دەستور زامنی هاوسەنگی لە دەسەڵات بکات خۆی ئەوەی کە ئەمڕۆ ئێستا بڵاو کراوە وەکو دەتوانین بڵێن هاوشێوەی ئەعلانی حقوقە یعنی ڕاگەیاندنی مافەکان دەتوانیان جاردانی مافەکان دەکرێت کۆمەڵێ پرەنسیپی وا دەتوانیت ینی بەجیاوە هەن بە حکمی بە قووەتی دەستوریش ینی لە قەڵم دەدرێت ئەگەر هاتوو لە چوارچێوەی دەستورە ینی یان چوە چوارچێوەی دەستوریان ملحەق بیت بە دەستوریان بە هەر شێوازێک بێت جەنابی دکتۆر باسی کرد ینی تر ئالیەتی دەرکردنی دەستوریان ئەو پرەنسیپانەی کە مافی هاوڵاتیان دەپارێزێت ئالیەتەکان زۆرن تەنها دەمەوێت یەک شتێک بۆ ئەوەی لای بینەرانی زۆر تاقید دەبێت چونکە ئێمە باسی مۆدلمان کرد ناوی دەوڵەتمان هێنا ئەم دەوڵەتانە بەشێکیان مۆدلی سەرکەوتون بەشێکیان شکستیان هێناوە بەشێکیان بڵێن لایەنی ئیجابی هەیە سلبی هەیە ئێمە ناتوانین هیچ مۆدلێک کۆپیپێز بکەین لە دەوڵەتی کوردستان جێبەجێ بکەین شتێکە تایبەتە بە خۆمان بە پێی مەقاساتی خۆمان ئێمە دەیدورینەوە نەک ئەوەی کە ئێمە بین شتێک کۆپیپێز بکەین و دابنێن ئەمە خاڵی دووەمەوەیە کە باسی ئەم حاڵەتانە دەکەین کە پەیوەندی بە دەوڵەتی کوردستانە پرەنسیپە سەرەکیەکان چییە ئێمە لەسەری کار بکەین وەوەی کە باسکرا کە ئێمە باسی دیموکراسیەت دەکەین خۆ دیموکراسیەت مەفهومێکی فراوانە بەڵام دیموکراسیەت لە چوارچێوەی هەرێمی کەرکووک دەبێت چۆن بێت لەوانەیە جیاواز بێت لەو دیموکراسی سەر ڕای دەستوریش ڕێکەوتنی سیاسیش هەبێت جگە لەم حاڵەتە خۆی هەمووی دەبێت دەستور ڕێکەوتنی سیاسی دەبێت دووشت هەیە کە ئێمە باسی ئەوە دەکەین تۆ پرۆسی ئێمە دەستورێکی دەتوانین بڵێن دەستورێکی باشمان لە چوارچێوەی عێراقدانا بەڵام پرۆسی سیاسی پرۆسەیەکی هەڵەبوو هەندە پرنسیپ هەیە دەوڵەت بەڕێوە دەبات جگە لە دەستور و چوارچێوە قانونیەکان کە ئەمە دەتوانین بڵێن تاکە ڕێسایە گەمەی سیاسی لە ناو وڵاتە ڕێک دەکا بەڵام کۆمەڵێ پەیوەندی عورفی هەیە کە پەیوەندی عورفیەکان زیاتر لە ڕێکەوتنی هێزە سیاسیەکانە ڕێکەوتنی تەحالوفات دروست دەبێت هەندەجار دەتوانین بڵێن حکوومەتی بنکە فراوان دروست دەبێت یان حکوومەتی زۆرینە دروست دەبێت لەوانەیە بۆ دهۆک بۆ نمونە زۆر ئاسایی بێت لەسەر سیستەمی وستمنستەر بیت بۆ نمونە ئەغلەبیەک هەر ئەغلەبیەک توانی بڵێن زۆرینەی دەنگەکان بەدەست بین خۆی حکوومەت پێک دێن بەڵام لەوانەیە ئەوە نەشێت بۆ کەرکووک پێویستی بە تەوافقێکی تایبەتە لەوانەیە مۆدلێک وەکو سویسرا مۆدلێک وەکو بەلجیکا مۆدلێک وەکو جوگرافیا یعنی دەزانی ئەم تایبەتمەندیانە ئێمە بۆ خصوصیەتی ئەو ناوچانە بەجێ دێڵین لە دەستوری دەوڵەتی یەک خاڵ هەیە دەمەوێت ئاماژە بکەن لە دەستوری دەوڵەتی ئیتیحادی
کوردستان کە دەوڵەتێکی فدرالیە پرەنسیپە گشتیەکان باز دەکرێت و خاڵە سەرەکیەکان دەتوان بڵێن باز دەکرێت ئەو وردەکاریە بۆ هەرێمەکان بەجێ دێڵێن یان ناکرێت تۆ هەموو شتەکان دەکرێتیش خۆ هەندێکیان لەوانەیە بۆ ئەوی زەمانەتی زیاتر بێت ئەی لەناو دەستوریش باز کاتەکان لە نێو حکوومەتدا پێویستە چۆن بێت ئەجا ئەخر ناڵێم لەوێ کە تۆ لە دەستوری دەوڵەت دادنێت دەسەڵاتی ئیتیحادی وردەکاریەکانی دەسەڵاتی ئیتیحادی دەتوانی دابنی شێوازی بەشداریکردن ڕێژەی بەشداریکردن ئەو سیستەمەی کە پەیڕەو دەکرێت سیستەمی زۆرینە دەبێت سیستەمێکی تەوافقی دەبێت ڤیتۆ دەبێت یعنی تەنانەت هەندە سیستەم ڤیتۆ هەیە بۆ پێکاتەکان لە ناو دەسەڵاتەکان ئەمانە خاڵن دەتوانین ئێمە لە چوارچەوەی دەستوری دەوڵەتی ئیتیحادی دابنین بەڵام وردەکاریەکانی تر پەیوەندی بە دەستوری هەرێمەکانە خۆیان هەرێمێک دەسەڵاتی ئەو بەپێی ئەو گەڵاڵە نامەیە کە ئەمڕۆ واژۆ کرا و مافیان پارێزراو دەبێت لە نێو دەستورە پێویستە مافیشان لە نێو حکوومەتدا هەبێت لە پۆستی باڵاوە لە وەزیرەوە هەموو لە چوارچەوەی ئەو دەستورە دادەنرێت هەموو دەبێەوە یەکلای بکرێتەوە هەموو دەبێت لەوێ دابنرێت چونکە تۆ باشە ئەمە بەیان نامەیە کە دەرمان کرد ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دەری کرد بەڵام ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەو دەسەڵاتی کۆتایی نییە چونکە ئەم شتە بۆ دووبارە بۆ ڕیفراندۆمێکی تر بەجێ دێڵێت یعنی ئێمە ئێستا ڕیفراندۆمیەوە دەکەین کە ئێمە سربەخۆبین و جیابینەوە لە عێراق بەڵام نەک جیابوون سربەخۆبین لە عێراق چونکە دەستوری عێراق ڕێگەی سربەخۆی بە ئێمە داوە لە دوای ئەوە ئێمە ڕیفراندۆممان هەیە لەسەر دەستوری دەوڵەتی سربەخۆی کوردستان بۆیە کاتێک کە دەستورەکە بە تەواوەتی دادەنرێت دەسەڵاتەکان دادەنرێت شێوازی بەشداریکردنی پێکاتەکان لە دەسەڵاتی ئیتیحادی و لە دەسەڵاتی هەرێمەکان بۆ نمونە ئەمانە هەمووی بۆمان ڕێکدەخا و تەنها خاڵێکی تریش دەمەوێت ئاماژە پێکەم کە باسی ئێمە هەرێمێکی فدرالی لە چوارچێوەی عێراق بەڵام لە لامەرکەزیەتی ئیداری لە چوارچێوەی هەرێمی کوردستان ئێمە لامەرکەزیەتی ئیداریمان هەیە و دەکرێت دواتر کە دروست دەبێت ئەو پرسیارانەی کە جەنابەت کردت ئەو لامەرکەزیەتە لە چوارچێوەی ئەو هەرێمانە دواتر بەرپا دەبێت و پێیادە دەکرێت نەک ئەوەی کە لە چوارچێوەی دەستوری ئیتیحادی و لەوانەیە پێویست نەکات ئێمە ئاماژە پێ بکەین تەنانەت لە دەستوری ئیتیحادیش ئەو بەجێ بێڵین بۆ خۆیان دکتۆر محەممەد دێنە سەر سیستەمی بەرگری و سوپا و کە ئێمە پێشمەرگەمان هەیە چۆن ئەمانە ڕێک دەخرێتەوە بە تایبەتی بۆ پاراستنی دەوڵەتی داهاتووی کوردستان بەپێی مەبەستم لە دەستورە بەێ ئەمە ینی ئەمەش لایەنێکی زۆر گرنگە بەڵام لە بۆ تعقیبی قسەکەی کاگاسۆ و دکتۆر عەبدولحەکیم لە بۆ مەسلەی کە ئاماژەگە بە کورتی ئاماژ بکە سوپاس دەکەم پێنج خولەکەم ماوە بێدا بەشکەم خۆی لە سەر ئەمە طبعا ئێمە لە نظامی فدرالی شتێکمان هەیە دەوڵەتی ئیتیحادی مجموعە اختصاصاتێکی هەیە پێی دەرن اختصاصات الحصرية ئەمە یعنی مەسلەی يعني سيادة خارجية يعني علاقات خارجية مسألة دارایی وعملية مسألة سبايا مسألة أمني داخلية أمانة يعني أمانة قضايا جنسية أما قضية حصرية يعني اختصاصات حصرية أما لبو دولة كردستان بلام أوي كجنابة يعني بدواي جوابك دقرايوه يعني لا مركزية أما دقراي بو دستوري هري مكان يعني لو أنا بياني لكركوك دستورك دابندري يعني بيت هريمة فدرالي لبي أمجا أجر بيك هاتيك هبي يعني جيجاية شي دياري نبي أتوانم بلا مركزي إداري مثلا قضاياك يعني ناحيك لا مركزي إداري لبو جيب كان يعني ما أي دوري سبا وتشون طبعا مسألة سبا مسألة شي اختصاصي حصرية أما يعني طبعا بالنسبة يعني لهم دولة فيدرالي يعني أما تقريبا موكو بلي بوتا قاعدية عامة لنظام فيدرالي سيستمي فيدرالي اختصاصات حصرية هي أما اختصاصية حصرية تنهى لبو دولة اتحادة لبو حكومة اتحادة والسوباش يتشكل لما مسألة يعني برجري دفاع مسألة ما قرأتوا بوناوند ما بستم لسوبا دقرأتوا برجاري سوبا باراستني سنور دەسەڵاتی مان هەموو دەگەرێتەوە بۆ ناوەند بۆ حکومەتی اتحاد ناگەرێتەوە بۆ هەرێم و نامەرکەزیەوەمانە ناوەند خۆی لە دەوڵەتی فیدرالی يعني عبارەتی ناوەند نییە چونچی ئەمە عبارەتی ناوەند مرکزیەت بەڵام حکومەتی اتحاد يعني أما طبعا سيستمي فيدرالي أما العراق بشوية زور سقط بكارهات يعني بعض مبادئ تاچي تدايا دستوري العراق بلام سية تطبيق كي يعني لنا حيب هذا كردني هموي سقط بو يعني بيا وايلي هذا برواي بنظامي فيدراليش نما لبراوي وانا تشويه كرد
يعني لبو جنابت هرچەندە وەخت کەمماوە مەجلیسێک هەیە لە نظامی فێدرالی مەجلیسی اتحادی پێدەڵێن کە مادەی 65 لە دەستوری خۆمان ئەم مادەیە یعنی ئەمە مهمترین مادەیە لە دەستوری فێدرالی ئەبێ ئێمە عێراق لە دوو قەومیەت پێک هاتووە ئەمە هی ئەمڕۆ نییە لە کاتی حزبی بەعث لە اتفاقی ئازار دەڵێ يتكون العراق من قوميتين رئيسيتين ئەمە تطبیق نەکرا دەگەرەمە لای کاگاسۆ پێویستە نیشانە و سیمبولە نیشتمانی و نەتەوەیەکان چۆن ڕێک بخرێن لە دەوڵەتی داهاتوودا ئەمەش دیارە بالتأكيد ئەنجومەنی باڵا ئەمەی ساخ کردەوە چ ئاڵایە چ سرودی نیشتیمانیە چ جەژنەکانە ئەمانە چاویان پێدا دەخشێت بە شێوەیە کە دەبێ هێمای هەمووانی تێدا بێ بەڵام من دەمیست دەکشت بڵێم تۆ باسی پێشتر باسی حکوومەتێکت کرد کە دەبێت نوێنەری هەموو حکوومەتەکان کاگاسۆ کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکان بڕیاری 2625 دەرکرد لە ساڵی هەفتە یەکێک لە پرەنسیپی ژمارە 5 باز لەوە دەکا لە هەر دەوڵەتێک دەبێ حکوومەتێکی نوێنەرایەتی ئەو تۆی هەبێ نوێنەرایەتی گەلی ئەو هەرێمە بکە ئەلێرەدا زۆر گرنگە یەکێک لەو شتانێک کە ئێستا ئێمە پەنای بۆ دەبین کە لە عێراقدا ئەو حکوومەتەی لەوێ هەیە حکوومەتێکی مەزهەبگەرایە یعنی بە پێی قراراتی جەمعیەی گشتی ناڕوە یعنی حکوومەتێکە تەمسیلی هەر هەموو زۆر سپاس کاگاداری نموزەجێکی دیکە زۆر سپاس کاگا عەبدولحەکیم لە ماوەی یەک خولەک ئەگەر وەڵام بدەیتەوە پێویستە هەنگاوی دوای ڕیفراندۆم چی بێت لەلایەن هەرێمی کوردستانەوە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم من تەئیدی ئەو پێشنیاری مامۆستانی بەڕێز دەکەم کە باسییان کرد دەبێت ناوەکەی بگۆڕدرێت و ببتە ئەنجومەنێکی تر جگە لەمە پەرلەمانی کوردستان بە ئەرکەکانی خۆی هەڵستێت لەم ماوەیە بتوانیت لە ڕووی یاسایەوە پاڵپشتی پرۆسەی سربەخۆی کوردستان بکات ئەمە خاڵێکی گرنگە و ئیتر لە هەموو بوارەکان چ لە دانانی لیژنەی دەستوری بێت یان مامەڵەکردن لەگەڵ داهاتووی کوردستان و دانوستان لەگەڵ بەغدا پەیامی کۆتاییمان ئەوەیە کە دەبێت جەماوەری کوردستان زۆر بە جۆش و خرۆشەوە بەیانی بشنە سەر سندوقەکانی دەنگدان چونکە بەیانی خۆرێکی نوێ هەڵدێت ئەم خۆرە ئیتر دەوڵەتی سربەخۆی کوردستان دادەنێت کە هەموو مافی هەموو پێکاتەکان مافی گەلی کوردستان ئەوەی کە تا ئێستا نەهامەتی بینیوە پێم وایە بەیانی هەموو کات تاکێک دەبێت ئەرکی سەرشانی خۆی زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد عومەر مەولود شارەزا لە یاسای دەستور کە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ کاگاسۆ کەریم نووسەر کە لەگەڵمان بوو زۆر سپاس دەکەی سپاس بۆ دکتۆر عەبدولحەکیم خەسرە و مامۆستای زانکۆ کە لەگەڵمان بوو زۆر سپاس بەڵێ ئەمە بەرنامەیەکی تایبەت بوو سەبارەت بە دەوڵەتی داهاتووی کوردستان سبەی کە 25 ئەیلوولە ڕیفراندۆم لە باشووری کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت تیایدا خەڵک بەرەو سندوقەکانی دەنگدان دەچێت چارەنووسی خۆی دیاری دەکات و ئێمەش لەم بەرنامەیەدا باسمان لە سیستەمی حکومڕانی دەوڵەتی داهاتووی کوردستان کرد هەر لە خۆشیدا بن.